سڵاوی گەرمی خۆم و هەموو هاوکارانم پێشکەش بە ئێوە خۆشەویستان بینەرانی بەرنامەی تەوارەکەن. جێگای خۆیەتی هەر لێرەوە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی سەربەرزی عەلی و ڕزگار ئەفشاری و سامان نەسیم سێ چالەکی سیاسی کورد بکەین کە دەڕەکەوتی سی ڕێبەندانی 93 هەتاوی لە زیندانی دەریای ورمێ ئێدام کران. ئێمە وەک ستافی بەرنامەی تەوارەکان خۆمان بە شەریکی خەمی بنەماڵەکانیان دەزانین و ئاواتمان مەرگ و نەمانی کۆماری ئیسلامیە. ئازیزان بەختەوەرین کە جارێکی تر و بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردو بە قسەباس لەسەر دیاردەی توندوتیژی هاودەمی ساتەکانی ژنان. بەڵام سەرەتا وەک نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێک سەبارەت بە ژنان دەبینین و دەگەڕێنەوە وڵاتان بۆ درێژەی بەرنامەکەمان. دەست بەسەرکرانی دوژنی بەهایی لە تاران. دوژنی باوەڕمەند بە ئاینی بەهایی لەلایەن هێزە ئەمنیەتەکانی ڕژیمەوە دەست بەسەر و دەگوازرێنەوە بۆ شوێنێکی نادیار. بەپێی هەواڵی هێرانە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 27 ڕێبەندان هێزەکانی وەزارەتی ئیتلاعات هێرش دەکەنە سەر ماڵی کەسێک بە ناوی پەریسا یادگار کە کۆبوونەوەیکی باوەڕمەندانی ئاینی بەهایی تێداگیراوە و پاش پێنج کاتژمێر پشکنین و لێپرسینەوە لە بەشداربووان دوژن دەست بەسەر دەکەن. ئەو دوو شارومەندە باوەڕمەندە بە ئاینی بەهایی بە ناوەکانی مۆنا میحرابی و ئیلهام کەرەمبەخش دەست بەسەر و دەگوازرێنەوە بۆ شوێنێکی نادیار. جێگەی ئاماژەیە کە چەند کەسی تریش بە ناوەکانی پەیام ئەغزەمی، ئەفسانە یادگار، ڕۆحیە باقردوخت، ژینۆ شەرەقی بەشداری ئەو کۆبوونەوەیە بوون. هێزەکانی کۆماری ئیسلامی ماوەیەکە بە شێوەیەکی بەربڵاو گوشارەکانیان لەسەر باوەڕمەندانی بەهایی زیاد کردووە و دەست و پەیوەندیەکانیش لەسەر دەرگا و دیواری شارومەندانی بەهایی دروشمی هەڕەشە ئامێز دەنووسن. کچە کوردێکی دیکەی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات زیاتر لە 10 ژن و کچ بە شێوازی جۆراوجۆر دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لەدەستداوە. بە گوێرەی زانیاریەکانی ماڵپەڕی باز کچێکی تەمەن 22 ساڵ لە بۆکان بەهۆی کێشەی بنەماڵەیەوە بەخۆ هەڵواسین کۆتایی بە ژیانی خۆی هێنا. مەرزێ سدیقی کچی ئەنوەر خەڵکی ئاوایی سەراوی شاری بۆکان شەوی دووشەممە 27 ڕێبەندان لە ناو ماڵەکەی خۆیاندا بە گوریس خۆی هەڵواسیوە و تەرمەکەی لەلایەن بنەماڵەکەیەوە دۆزراوەتەوە. بەپێی زانیاری کەسانی ئاگادار ئەو کچە بەهۆی ئەوەی بنەماڵەکەی نەیان هێشتووە شوو بە کەسی دڵخوازی خۆی بکات دەستی داوەتە ئەو کارە. لە کوردستانی ڕۆژهەڵات و بە تایبەت ئێران ڕێژەی خۆکوژی ڕوو لە زیادبوون کردووە و بەپێی ئامارەکان ڕێژەی خۆکوژی پیاوان لە ژنان زیاترا. توێژەرانی کۆمەڵناسی هۆکارەکانی هەژاری، نەبوونی یاسا بۆ بەرگری لە مافی ژنان، فشاری دەرونی و بنەماڵەیی بە هۆکاری سەرەکی خۆکوژی لە قەڵم دەدەن. لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات زیاتر لە 10 ژن و کچ بە شێوازی جۆراوجۆر دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لەدەستداوە. ژنێکی دیکەی کورد ئاگری لە جەستەی خۆی بەردا. سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردوتەوە. ژنێکی خەڵکی شاری ڕەوانسەر کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ماڵپەڕی باس بڵاوی کردوتەوە لە ڕۆژانی ڕابردوو ژنێک بە ناوی مریەم جیم تەمەن 23 ساڵ و دانیشتوی گوندی ئاسنگەرانی شاری ڕەوانسەر ئاگری لە جەستەی خۆی بەرداوە. مریەم بەهۆی کێشەی بنەماڵەیەوە هەوڵی خۆکوژی داوە و بەهۆی قوڵی برینەکانیەوە پزیشکەکان لە چارەسەری ناوبرا و ناومید بوون و ئەگەری زیندوومانەوەی کەمە. ئەو ژنە 2 ساڵ لەوە پێش لەگەڵ ئامۆزایەکی خۆی ژیانی هاوبەشی پێکێناوە و دایکی منداڵێکی شیرەخۆرەیە. لە ماوەی 2 مانگی ڕابردوو نزیک بە 10 ژن و کچ لە شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە هۆکاری جیاوازەوە دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لەدەستداوە. بەڕای کارناسانی کۆمەڵایەتی کێشە خێزانەکان و پابەندبوون بە نەریتە کۆنەکان خەسارە کۆمەڵایەتیەکانی وەک بێکاری، تەلاق، توشبوون بە مادە هۆشبەرەکان و خەمۆکی لە هۆکارەکانی خۆکوژی ژنان و کچانی کورد دێنە ئەژمار. خوێندکارێکی کچ لە مەهاباد بەهۆی ئاڵای کوردستانەوە دەست بەسەر کرا. خوێندکارێکی کچ لەلایەن بەشی ئاسایشی زانکۆوە دەست بەسەر کراوە و دواتر ڕەوانەی ناوەندە ئەمنیەتەکانی شاری مەهاباد کرا. باز بڵاوی کردوتەوە ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان خوێندکارێکی کچی خەڵکی ناوچەی شاماتی شاری مەهاباد لەلایەن بەشی ئاسایشی زانکۆوە بانکراوە و دواتر ڕەوانەی ناوەندە ئەمنیەتەکان کراوە. ئەو کچە ناوی ساناز قەمەریە و تەمەنی 25 ساڵە. باز لەوە دەکرێت ساناز وێنەیەکی ئاڵای کوردستانی لەسەر لاپتۆپەکەی داناوە و بۆ هۆیەوە دەستگا ئەمنیەتەکان لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکەن. ئەو کچە
ماوەی 3 ساڵە خوێندکاری زانکۆی ئازادی شاری میاندواوە و سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی چارەنووسی لەبەردەستان نییە. سەرچاوەی هەواڵەکە باسی لەوە دەکرد کە پێشتریش خوێندکارێکی دیکەی کوردی خەڵکی مەهاباد بەهۆی کێشانەوەی نەخشە و ئاڵای کوردستان بە فتۆشۆپ سزا دراوە. ماوەیەک پێش ئێستش خاوەنی کارگەیەکی شیرەمەنی لە شاری ورمێ بەهۆی دروستکردن و نەخشاندنی کەیکێک بە شێوەی ئاڵای کوردستان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرابوو. دەرکردنی سزای زیندان و شەلاق بۆ ژنێکی پەیڕەوی عەرفانی حەڵقا. ژنێکی پەیڕەوی عەرفانی حەڵقا لەلایەن دەزگا پەیوەندیدارەکانی حکوومەتەوە بە 1 ساڵ زیندانی تازیری و 74 زەربە شەلاق سزا درا. بەپێی هەواڵی مافنیوز، معسومە زیا کە کاتی خۆی لە کۆبوونەوەی چالاکان و لایەنگرانی عرفانی حەڵقە لەبەر دادگای ئینقلاب دەست بەسەر کراوە و هەروەها لە دادگایە کە لە ڕێکەوتی هەژدەی ڕێبەندان لەلایەن دادگای ئینقلابی شاری تاران بەڕێوەچوو بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی کۆبوونەوەی نایاساییەوە بە 1 ساڵ زیندانی تازیری و 74 زەربە شەلاق محکوم کرا. وەک سەرچاوی هەواڵەکە باسی دەکات، معسومە زیا هاوکات لەگەڵ 15 کەسی تر لە چالاکان و ڕاهێنەرانی عەرفانی حەڵقا کە دەست بەسەر کرابوون بەگشتی لەلایەن دادگای ئینقلابی شاری تاران بە 37 ساڵ زیندان محکوم کران. جێگەی ئاماژەیە معسومە زیا لە ڕێکەوتی 22 پوچپەڕی ساڵی 85 با بەشداری لە کۆبوونەوەی کە بۆ گۆڕینی یاسای هەڵاوەردنی دژەژن بەشداری کردبوو لەلایەن دادگاوە 1 ساڵ زیندانی هەڵبسێراوی بەسەردا سەپا. هەڵەی پزیشکی بووە هۆی گیان لەدەستانی ژنێکی خەڵکی سەقز. ژنێکی بە ساڵاچووی دانیشتوی شاری سەقز بەهۆی هەڵەی پزیشکیەوە لە شاری تەورێز گیانی لەدەستا. بەپێی هەواڵ و زانیاریە کە ئاژانسی باس بڵاوی کردوێتەوە، خەرامان عەبدوڵازادە ژنێکی تەمەن 52 ساڵەی دانیشتووی گەڕێکی حەماڵاوەی خواروی شاری سەقز بەهۆی هەڵەی پزیشکیەوە لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەی پزیشکی گیانی لەدەستداوە. خەرامان عەبدوڵازادە بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوەی پزیشکی سەردانی شاری تەورێزی کردووە کە هەڵەی ئەنجامدانی ئەو تاقیکردنەوەیە بۆتە هۆی گیان لەدەستانی ناوبراو. ساڵانە ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئێران و بەتایبەتی خەڵکی کوردستان دەبنە قوربانی کەمتەرخەمی و هەڵەی پزیشکی و لە ئاکامدا هیچ لایەنێک بەرپرسیارەتی ئەو کەمتەرخەمیانە ناگرن ئاستۆ. ڕوانینی دەستدرێژکارانە بۆ سەر ژنان تاوانێکی گەورەیە، چونکە ژن نیوەی کۆمەلگایە و ژیان بێژن ئاستەمە. یەکێک لەو کێشە سەرەکیانی کە لە بارودۆخی هەنوکەییدا هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردو و بۆتە پرسی سەرەکی هەموو ڕاگەاندنە جیهانەکان، پرسی توندوتیژی بەدژی ژن و لە کەدارکردنی کەسایەتی و ڕەگەزەی کۆمەلگایە. پرسێک کە بۆتە هۆی هاتنە ئارای بزوتنەوەگەلی جۆراوجۆر بۆ بەرپرسجانەوەی هەر جۆرە ئازارێک بە دژی ژنان و چەسپاندنی یاسا و ڕێسای مرۆڤتەوەرانە بۆ لەبارکردنی ئازادی و گەیشتن بە مافەڕەوەکانیان. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا ئاوڕێکی هەرچەند کورتیش بێت لە توندوتیژی و جۆرەکانی توندوتیژی بە دژی ژنان بدەینەوە و لانە ئاشکرا و شاراوەکانی بخەینە بەڕوو. توندوتیژی سیستم، توندوتیژی کۆمەلگا و توندوتیژی بنەماڵە. لە پەیوەندی لەگەڵ توندوتیژی سیستم دەتوانین ئاماژە بە بەشداری نەکردنی ژنان لە پرۆسەی ئابووری و سیاسی، بەرتەسەکردنەوەی ئازادی ژنان لە شوێنی کار، دابین نەبوونی هەلی کار لەبار بۆ ژنان، نەبوونی موچەی بەرامبەر لەگەڵ پیاوان بۆ ساعتی کاری وەگیەک و موچەی وەگیەک، نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆ ژنانی کار، کەڵکی نابەجێوەرگرتن لە هێزی ژنان لە ناو پرۆسەی کار، بەکاڵایکردنی جەستەی ژنان و بازرگانیکردن بە ژنان بۆ پڕکردنەوەی گیرفانی خاوەنکاران، نەبوونی پەروەردەیەکی لەبار و مرۆڤتەوەرانە بۆ پەروەردەکردنی کۆمەلگایەکی مرۆڤتەوەر، دانانی یاسا و ڕێسای دژی ژنان و پەسەندکردنیان و کەڵکوەرگرتن لە ئائین و یاساکانی کە دژ بە مافەکانی ژنانە و کەڵکوەرگرتن لە ئامرازێک لە ژێر ناوی پیاومەزنی کە هەوڵ بۆ چەوسانەوەی زیاتری ژنان دەدات. توندوتیژی کۆمەڵایەتی وەکو پاراوێز خستنی ژنان لە ناو کۆمەلگا، پارەپێدانی ئەخلاقیاتی ئیسلامی بۆ ژنان، پارەپێدانی ڕوانگەی نێگەتیڤ دژ بە ژنان، نەبوونی ئەمنیەتی کاری بۆ ژنان و چاولێکردنی نالەباری کۆمەلگا لە ژنان و هەتت. و بەڵام توندوتیژی بنەماڵەیی، ئەم توندوتیژیە دوو جۆر لە توندوتیژی لە خۆ دەگرێت: توندوتیژی جەستەیی و توندوتیژی جنسی.
توندوتیژی جەستەیی لەم جۆرە لە توندوتیژیدا دەتوانین ئاماژە بە لێدان، ئەشکەنجە، داخکردن و دەستێژی جنسی زۆر جاریش سڕینەوەی باشکرا جەستەی ژنا بکەین. هەروەها توندوتیژی ڕەوانی و دەرونی لەوانە جنێودان، سوکاتی پێکردن، زیندانیکردن و هێشتنەوە لە ماڵەوە، لێساندنەوەی باوەڕ بەخۆبوون، بەرتەسکردنەوەی ئازادیە تاکە کەسەکان، گاڵتەجاڕی و تانوتەشەر و هەتا دواتر. دەبێ بۆترێت ئەم جۆرە لە توندوتیژی بە دژی ژنان کاردانەوەی زۆر نێگەتیڤتری لە توندوتیژی جەستەی هەیە، چونکە برینی جەستە لەوانەیە ساڕژ بێتەوە، بەڵام ئازاری ڕەوانەی زۆر دەخایەنی و پێویستی بە لێکۆڵینەوەی پزیشکی و مەودای درێژ ماوە هەیە و لەوانەیە کە لە زۆر نمونەدا هەرگیز چارەسەر نەکرێت. توندوتیژی جنسی یاخود سەکسی یەکێک لەو لایەنە هەستیارانەی توندوتیژی بەرامبەر ڕەگەزی ئاماژە بۆ کراوکە کەمترشی کراوەتەوە بە بەربڵاوی ئاوڕی لێ نەدراوەتەوە یاخود پاستاوی بۆ وەڕێکخراوە. پرسی توندوتیژی لە چوارچێوەی دەستڕێژی سێکسیدایەکە لە بەراورد لەگەڵ چەشنەکانی دیکەی توندوتیژی پێناسەکردنی بەهۆی جۆراوجۆر و شێوا و پەنجە نەخراوەتە سەر بنەماکانی ڕەچاوکردنی ئەم چەشنە لە زێدەخوازی ڕەگەزی و لایەنە پاڵپشتەکانی ئابووری کۆمەڵاتی سیاسی و فەرهەنگی ئەم ڕەوشە شیکار بە فراوانی زانستی بۆ نەکراوە یان لانیکەم لە وڵاتانی دواکەوتوودا یاخود لە ناو هەناوی کولتورە نەریتخوازەکاندا ئیزنی پشکنینی ئاکادەمی پێنەدراوە. دەبێ بۆ توندوتیژی بە دژی ژنان هەڵسوکەوتیەکی دەستێژکارانەیە کە ساڵهای ساڵا بە بیانووی ئەوەی کە گۆیا هێزی جەستەی پیاوان لە ژنان زیاترە بە دژی ئەم ڕەگەزەی کۆمەلگا ڕەوا دەکرێت. هەرەوە بیرۆکەیە بوو بە هۆکاری ئەوەی کە سەروەت و سامان بکەوێتە دەستی پیاوان و چوارچێوەی سەربەخۆی ئابووری ژنان بەرتەسکتر بکرێتەوە بواری ماڵی زۆرتری بۆ پیاوان پێکهێنا. ساڵهای ساڵە توندوتیژی بە دژی ژنان لەناو ئەو کۆمەڵگانەی کە سیستەمێکی پیاسالاری تێدا حەکما چ بە هۆکار و چ بێ هۆکار بەردەوام بەڕێوە دەچێت و پیاوان بەهێزتر لە قەڵەم دەدرێن و ژنان بەم بیانەوە کراونەتە کونجی ماڵەوە و خەریکی منداڵداری و ماڵدارین و لە ئاکامدا لە پرۆسەی بەرهەمهێناندا بێبەشکراون. بەڵام کارساتەکە بەوە زیاتر خوڵ دەبێتەوە کە بۆ بیرۆکە فەرهەنگ و کللتوری دەسەڵاتی پیاو زیاتر بێ و هەر کاتێکش ئاین ئێزنی بۆ بیرۆکێدا ئیتر بواری زیاتر بۆ دەسەڵاتی پیاوان و ژێر دەستەی ژنان دەرەخسێت و گەورەترین هێزەی سەرکوتی ژنان بەرهەم دێت. لە بەرنامەی ئەم جارشماندا و توێژێکمان ئەنجامدا لەگەڵ یەکێک لە چالاکانی سیاسی و چەند پرسیارێکمان ئاڕاستیان بەڕێزە کردو. یەکەم داواکاریشم ئەوەی کە باسێکی هەمەلایەنە لە توندوتیژی بەرامبەر بە ژنان لە ناو ماڵ و کۆمەڵگەمان بۆ بکەن. خشونت و توندوتیژی تعریف ساده بۆ کردێت ئەویش ئەگەر دەرخوان بێت تعریف ساده بۆ بکەن ئەوەیە کە هەر گونە زەرەر و سەدەمەی کە بەرامبەر بگێت چ مادی چ معنەوی چ فیزیکی و چ ڕۆحی ئەڕێتە خانەی خشونەتەوە. خشونەت یەکێک لەو پەدیدەگەرەسە لەو دیار دەگەرەسە کە بەداخەوە لە جامعەی بەشەریە ئێمە بە فراوانی ئەبینین لە ئەوڵی تاریخی بەشەریەتەوە تا ئیمڕۆ ئێمە بینین ئەو دیاردە وجودی هەست ئیسە بە شکلگەر مختلف بە ئەنواع مختلف ڕەگەزەکان بەرامبەر بە یەکترین ئینسانەکان بەرامبەر بە یەکترین ئەکەن. بەڵام ئەو شتێکە ئیمڕۆ حەداقەتان بژین لە سەدەی 21 ڕێزێک ئەتوانێت ناهەنجار بێت ئەو خشونەتی عليه ژنانە و خشونەت دژ بە ژنانە لە خانەوادە لە جامعە و بەنەوەی بە سیستەم کە بەرامبەر بە ژنانە کردێت. متاسفانە ئەو دیاردە ئیمڕۆ کاریگەری خۆی هەست لەسەر جامعەی بەشەری و بە هیچ جۆرە نەتوانراوە کە بە جۆرە بەرامبەری بێسنەوە کەمیکەنەوە بەداخەوە ڕوو بە زیادبوونیشە و ئەم گشتە پێشڕەست لە تەکنۆلۆژی لە بوارەکانی نێتانیگا بە جۆرێک ئەم مەسئلە کەمە بکاتەوە. ئێمە بە پێی جامعە بە پێی سیستمی حکوومەتی و سیستمی تەفەکوری کە حاکم بێت بەسەر ئەو جامعەگەرە ئەوینین شێوازی ئەگۆڕگێت و نوعیەتی ئەو خشونەتە ئەگۆڕگێ بەرامبەر بە ژنان و ژنان لە خانەوادەی شاحەتە کە ئێمە توانین ئەوە دەستەبەرنیکەین جامعەی پێشکەوتوو و جامعەی دەرحاڵت پێشرەفت ئەمانە هەر کامێکی بە شێوازی خۆی دەتوانێت بەرامبەر بە ژنان
ئەو مەسئلەتیا ڕنگدانەوەی بێت و ژنان لە ناویە مەزموم واقعەوە بەداخەوە لە جامعەگەر غەربیشە کە ئێمە ئیمڕۆ حەداقە لە تاین دەژین ئەوان پێشەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم مەسئلەوە هەوڵدان بۆ ڕوبەڕووبوونەوە لە تەک مەسەلەی توێتیژی دژ بە ژنانە وەلێ ئەبینین ئێمە کە ئەوانیش خۆیان گیر و درستکە خۆیانیان هەست مشکل خۆیانیان هەست ئەو جێگەکە قوانینێکە لێنا حاکمە نێتوانی گەتا ئیستا حتا لە نظر ئیجرائیەوە بتانێت کارێکی ئەساسی بۆ مەسئلەی ژنان ئەنجام بات بۆ نمونە ئەمە تاوی نمونە بین مثلا لە وڵاتێک ئەمریکا 33 تا 35% ژنانی ئەمریکایی حتما موردی خشونەتی جسمی واقعەوە نابەرابەری پەرداخت لە ئەو جامعە بەرامبەر بە ژن تەکتیەکە هیچ بەرابەر نین لە دەستنوێژەکانە من گەرەکم نییە تەمارکۆز بۆم خۆمە سەر مەسەلەی خارج لە جامعەی خۆمان بەڵام ئێمە مەسەلەمان ئەم منتەقەسە بەتایبەت جامعەی ئێران جامعەی کە ئێمە بەخە هەدەفی ئەخلیمان ئێمەسە بە سیستەم و بە مەسەلەی سنەت مەسەلەی نەرید زۆر لە ژن ئەکریکێ جا ئەوە ئەتوانێت زۆر چت بگرێتەوە زۆر لایەنەکان بگرێتەوە من بە گەرەکمان بێت لە ڕیشەی و باسی بکەین پێش مۆدرنیزاسیۆنێک لە ئێران دەستی پێکرد لە سەدەی ڕابردووەوە بە جۆرێ زۆم لە ژنەکرا کە خودی ژنان بەشێ بوون لەو قەزیە و ئەسڵ ئاگاهیانەوە لەسەرەوە ئایا زۆمیان لێ کردێ یان ناکریکێت بەڵام لە دوای مۆدرنیزاسیۆن و ئەو بەشەکە گەرەکی بوو بەشێ جامعەی ئێلیت گەرەکی بوو ئێلیتی جامعەکە گەرەکی بوو پێشرەفتی حاصل بکات دەستیان پێکرد بەڵام مقاومەتێک بوو بەرامبەر بۆ حەق و حقوق کە بدرگێ بە ژنان ئێمە ئەگەر بەتۆر واقعی تۆشێکەکە بکەین مەسئلەی دین و مەسئلەی ئاین لێرە نەخشێکی فرەپڕەنگی هەست بەرامبەر بەوە کە نێڵێت ئەو حەقا یا ئەو مافەکە مافی تەبیعی و ذاتیە بدرگێ بۆ بەشەی لە جامعات کە لە سا 50 هەر جامعەیەک ژنە بەرامبەری ئەوێسێتەوە و مقاومەت دەکات کەویست ئاین هاوکاری ئەسریەت نەم هاوگەجاری وەرکمەکێکە بە حکوومەتەوە جامعە پیاسادار مقاومەتی خۆی ئەکات بەرامبەر بۆ حەق و حقوقە کە بە سوێت ذاتی هەر ژنێک هەسی و ئەگەریش داوای بکات ئەوان مقاومەت دەکەن بەرامبەری بەڵام مشکل هەلەوە کە لە جامعەی وەک جامعەی ئێرانیە چەند هۆکار چەند دلیل چەند مەسئلە هەست بۆەوە کە ژنان سەخت بتوانن واردەم قەزیە بن وتم دوای مەسەلەی مۆدرنیزاسیۆنێکە لە ئەوەڵی بێژم دوای انقلاب مەشروطەوە دەستپێکردنی ئەو ڕێفۆرمە کە ڕەزاشا کردی کە ئەویش خاصی ئەخراو فقط یا دروست ئەوانیە بنینەداوە بەڵام لەخەرەوە هەنگاوێ بوو بۆەوە کە لەخە وردەوە لە ژنان بێنە ناو ئەو کایەوە کە لە جامعەی ئێرانی دەستی پێکرد بوو بەڵام دین سنەت نەرید ئەمانە مقاومەت خۆیانیان نەکرد بەرامبەر بۆ حەقەکە حەقی ئەسلی و واقعی ژنان بۆ خۆیشیان داوایان نەکرد بەڵام ئەم مەسئلە ئەدامەیە بوو کەژدار و مەریض ئاهاتە بەرەوتاوە کە تەفەکوری چەپ کە هاتە ناو مەسئلەی واقعی زندگی مردمی ئێرانەوە و دروستبوونی ئەحزاب و انقلابی ئێران و بەتایبەت من گەرەکمە لێرە ئەم کریدیتە ئەم اعتبارە بە کۆمەڵە بەم لە جامعەیەک وەک جامعەیەک کوردستان توانی کە ژن مەسئلەی ژن بێتە ناو کایەوە بە فعلی بە عەمەلی بە پراکتیک ئەو حەقە ئەو ئازادی و بەرابەریە کە ئەتانم بێژم حەداقل بۆ ئەو زەمانە لە ئاستێکی تۆ بەردا بوو ژنان بەدەستی بگرن نەین کە بدرگێ پیان بەڵکە ئەوان خۆیان هاتنەوە بەدەستیشیان هاورد ئەمانە مشکلاتێک بوو کە بەواقع لە بەرپای ژنانە بوو احتیاجی بۆ بوو کە هەنگاوی گۆرەی بۆ هەڵبیکێت و کاری بۆ بکرێت کە بەداخەوە تەسەلوتی ڕژیمی جمهوری ئیسلامی بەسەر جامعەی ئێرانیا و کوردستان و کوردستانش بەشێک لەو جامعە ئەو ڕێزە هیوا ئومیدیشێت تقریباً تامێژم لەناو بەڵام خوشبەختانە ژنان مقاومەتیان کردە تا ئیمڕۆژ بە ئەنواع ئەقسام بە ڕێگەر مختلف مقاومەتیان کرد بەڵام لە كليات خشونات لبرنوغا خشونات وجودي هاد خشونات عوامل مختلفة هاد مستقيم وغير مستقيم
گەورەترین مشکلێک کە ئەتانێت پەدید ئاوەرەندەرێت لە مەسەلەی خشونەتە مەسەلەی عەدەم ڕەفاه اجتماعیە، نەبوونی زەمانەت بۆ کارە، نەبوونی اقتصادێکی دروستە، نەبوونی قانون و قوانینی مدەوەن و قووەی مجریەیەکی متعهد بەرامبەر بۆ قوانینە. ئێمە خۆمانەوێنین لە نظام جمهوری ئیسلامیە هیچ کەس حەقی نییە جز ئەو کەسانێک کە نزیکن بە سیستەمەوە. ژنان لە ئەوەی انقلابەوە ثابتیان کرێ کە گەرەکیان نەوگە ملکەتی ئەو بڕیارگەرە و ئەو سیستەمە بن لە بەرامبەر نظامی جمهوری ئیسلامی وێسیا کرد و ئەوانیش هەر ڕۆژ شتێکیان دروست کردە بۆەوە کە گەرەکیان بێ ئەم حەقوماتە لە ئەوان سێنەوە. جا ئەو خشونەتە ئەو چوند و تیژی کە بەرامبەر بە ژنان کریاگە جار وا بگە لەناو خانەوادە دەلایلی مختلف کە بەشێکی مەسەلەی اقتصادیە، مەسەلەی ئەو سەقاندنی هێژمۆنی و ئەو شکل لایەن پیاوانەوە هەست بە منفعات و بەستودی ئەوانە لەناو خانەوادە. ژنان بە جۆرێک قوربانی ئەو داستانە بوون و حتا ئەگە پەنایان بۆ قانون ببێ قانون ناتوانێت لەوان پشتیوانی بکات، چونکە ئەو حکوومەت حاکم بەر جامعە ئێران گەرەکی نییە ئەو مافە بە ژن دیبێت، بەس پشتیوانی لە لایەنێکە کات کە هەمیشە زاڵمە. ئەم مەسئلە ئەتوانێت هۆکارێ بێ بۆەوە کە ژن لە ئەو جامعە هەمیشە بە نوعی دەرەجە دوو سێ تواشا کردێت، زۆڵمی لێ کردێت، سەرکوب کردێت و بەداخەوە کە فەزایك نییە، فەزایك حاکم نەوەکە ژنان بتوانن ئەو شتەکە حەقی خۆیانە بەدەست بێن، ئەو کارەکە حەقی خۆیانە بیکەن. و من ئەمە بە خۆسانێکی گۆراوینم بۆ هەر جامعەیەک کە لە ناویا ژن وەک لە 50 ئەو جامعە نەتوانێت ئەو شتەکە حەقی خۆیە بەدەست بێت یا بیبێت. ئەمانە گشتی دەتوانین ئێمە لەما کوێکێنەوە کە پیاوان وەک لە 50 بەرامبەر بە ژنان ئەمە لە ئێعتبار و لە شەخصیەتی ئەوان کەمەکاتەوە کاتێک بەرامبەرەکەی کە لە تەکیا زندگیەکە ئیسا ژنیە دایکیە خۆشکیە ئەمانە لە دەرەجەی خواردتر بن، نقطەی زەعفا بن، ئەمە هیچ ئێعتبارێ بۆ ئەو پیاگە ناگەڕێت بە پێچەوان فکرەکەمەوە ئەو پیاگەی کە زۆم لە ژن ئەکات لە دایکی ئەکات لە خۆشکی ئەکات ئێعتمادی خۆی ئەدۆڕنێ بەرامبەر بە بەرامبەرەکەی ئەو شەخصیەتەکە ئەبێ بیبێت نیەتی بەڵکە ئەو ترسێکە بەرامبەر بە ئەو وما توانێت نقطەی زەعف بێ بۆ هەر کەسێک کە بە ترس مورد احترام بێ یا لە ژێر فشارێکە ئەو مەقبول بێت کە بەداخەوە فەرهەنگێک وتم بێژم بە شەرقی بە جامعەی شەرقیە حاکمە ئەو فەرهەنگەکە دین کۆمەکی ئەکات بۆ کە زاڵ بێت و مستەلەت. ئەمانە هاوکاری ئەو سیستەماکەن کە ژن بە ناویان مەزموم واقع بێت. بەداخەوە ئەمانە گشتی ئەتوانێت نقطەی زەعف ئەم جامعە بێت و ئێمە بینین بە هەر مەسەلەیەکە کە پێش ئات لە جەنگێک ئەخیرا کە لە کوردستانی باشوورە بوو مەسەلەی شەنگال مەسالگەرت ژن بوون بە قوربانی ئەوەڵی ئەو تیژی ئەو خشونەتەوە ئاغایانی ئیسلامی ئەم جەنگاوەرانی ئیسلامی ئەوەڵکارێکە کردیانەوە بوو کە ژنانیان کرد بە قوربانی ئەم مەسئلە بۆ ئەوە کە حەقی حورمەتی بەرامبەر بکەن. ئەمانە گشتی بێن جەمی کەنەوە بزانن ئێمە چ شتێک ئەوێنین چ سیستەمە حاکەمە و تەکێگەرە ئێمە ڕوبەڕین کە هەرچەند ئێمە پێیان بژین ئەوە شتێکی تازە بە جامعە ئێرانی نییە. ئەو داعشەکە ئیمڕۆ هەست بۆ خەریکە ئاواکات 6 ساڵان بە 5 ساڵان بە ناو جامعە ئێرانیە دەستی کرد بە کار و بە سەرکوبکردنی ژنان گەرەکی بوو هێژەمۆنی خۆی بکات. بەرەحاڵ مەسەلەی خشونەت مەسەلەیەکی کامڵەن ئاشنا کامڵەن قابل لەمس لە هەموو جەوامعەکاتان بێژن من لە ئەوە بکانمەوتم جامعە غەربیش چین جێگەیەک نییە کە ئێمەش بێژین بەڵێ ئەو جامعە توانی گەڕەفەڵن حەقی خۆی حق ژنان باغ دەستی یا ژنان بە حەقی خۆیان بکەین. من بۆ نمونەتانم بێژم بێتان لەم شەوانە مەسەلەی ئۆسکار و جایزە ئۆسکار بوو خانم پاتریشیا ئارکێت بەرەندەی جایزە ئۆسکار هات لە تریبونا ئێلانی کرد کە من داواکەم حقوقی مستاوی بدرگێت بە ژنان وەک پیاوان لە هالیوود لە ئەمریکا لە ناو ئەو جامعە ئێناوێنین ئەو جامعەیشە کە ئەتان بێژن سەقفی حەق و حقوق و تەسەلڵەتی قانونە هێنا ژن وەک پیاک ناتوانێت ئەو ڕۆڵ و نەقش خۆیە بێت و ئەمە ئێمە تەعمیمی دەین بە تواو جەوامعە هەر لایەنێک و بەش بە حاڵ خۆی ژنان لێنا مەسئلەیان هەبووە نەیانتوانیگە ئەو جێگە و پێگەی وە لایق و شایستێن بەدەستی بێت.
ئەو ژنانە یان ئەو کچانەی کە لە ناو بنەماڵەکانەوە لەلایەن خزم و کەس و تەنانەت باوک و برا دەکەونە بەردەستڕێژی سێکسی چ داهاتوویەکان هەیە؟ ژیانیان دەبێت چۆن بێت؟ چەندە دەتوانن لە داهاتوودا بڕوایان بە پیاوان هەبێت؟ بس یەکی لە پرسیارەکانەوە بەس لە مەسەلەی ئەو ژنان و کچانە کات کە مورد تەجاوز قرار دەگرن حتا توانم بێژم بە نوع تەجاوز لە ناو خانەوادا ئەمانە بەداخەوە واقعەکەن وجودی هەش مەسەلەی تەجاوز هۆکارگەر فرێ هەست بەڵام ئەتوانم بێژم عامڵ ئەسلی ئەوە کە لە ناو خانەوادا ژنان و کچان موردی ئەم جۆرە سوء استفادە و خشونەتە ناشی قرار دەگرن نەبوونی باسخاست ئەو سیستەمەسەکە ژن بە کەنیش بتانێ پەنای بۆ بوات بتانێ بۆ ئەوەڵ جارکە موردی سوء استفادە قرار دەگرێت بڕێ پەنای بۆ بوات و لە ناو خانەوادا سەرکوبەکردێت سەرکوتەکردێت دەمکوت ئەکردێت و ئەو لێنا هیچ پشت و پەنایکی نییە و لە ترسەوە کەم دەفع بکردێت دەر بکردێت و یا حتا ئەتوانم بێژم بکوژگێت ئەوە لە ناوخۆیان کەپس دەکات ئەوە لە ناوخۆیان سەرکوب بکات و ئەمەش دەرەروزیانێکی بێنەهایەت گەورە لە ئەو شەخصادا دەبار ڕەوانیەوە لە بار شخصیەتیەوە بۆ ئایندێکی زۆر تاریک و ڕەش بۆ کەسە دروستەکات بەخاتەوە کە زەربەیەکی گەورەی ڕەوانی سایکۆلۆژی لێ هەدات و بەداخەوتم ئەمانە هەڵەگەڕێتەوە بۆەوە کە سیستەمێک ئەبێت بێت لە ئەو جامعە لە ناو حکوومەتە چ لە نظر قانونی و چ لە نظر ئیجراییەوە کە دڵنیایی با بۆ ئەشخاصەکە لە ناو خانەوادا هەن ئەوانە بتوانن پەنای بۆ بوون و دەردی خۆیان و پێبێژن لەوە نەترسن کە حکوومەت یا ئەو سیستەمە یا ئەو قانونە ئەوان وێڵ کات ڕەهایان کەەوە بەرعەکس جارواش بوودا مورد هجوم خۆیان قەراری کرد بکە جاروا بگە کەیسێک ئەگەر چووگە ئەگەر کەسێک چووگە ئێلان ئەو وەضعیەتەکەدا لە جاتیەوە پشتیوانی لێ بکەن بەڵکە خۆی بازم جارێکی دە مورد خشونەت قەراریگرێ لەلایەن ئەو سیستەمە کە ئەم پەنای بۆ کرد بکە بەخاتەوە لە سیستەمێکی سنەتی و داخراوی ئیسلامی و دینیەوە من منزورم دینی منزور تەنها ئیسلام نییە چون ئەدیانگەر تویشان کە مثلا بۆ نمونە لە دینی مەسیحیەتە لە شیشەکان خۆیان تەجاوز دەکەن بە مناڵەکان تەجاوز دەکەن بە ژنان کە ئەڕم پەنایان بۆەوەن بە کلیساکانیان و بە یا هەروە ئەدیانی تۆ من منزورم دین وەکو گشتی ئەمانە تێن بە نۆعێک خۆیان دەستێژی ئەەکەنە سەر ژنان نەین کە پشتیوانی ناکەن بەڵکە خۆیان عامڵێکن بۆ دروستبوونی ئەو مەسئلە بەداخەوتم ئەمانە دیاردەگەرێکن کە هەدیدەگەرێکن کە وجودی هەست و بەتایبەت لە ئەو جامعە داخراوەکان مەسەڵەن بۆ نمونە منەتانم بێژن کە چەندە لەمە بەریش باسی کرا لە قۆم لە شاری قۆم شارێکی کامەڵان مەسەبی و کامەڵان داخراوە فرەترین ئاماری تەجاوز لە ناو خانەوادا زنای مەحارەمیش وجودی بووکە کە ئاماریاندا و بەڵام خۆتان جامعەیە ئێرانی جامعەیە ئیمڕۆی ئێران جامعەیەکی بەستەست ئەوانە سانسورە کردێت داخرگێت ئەسن درگای ناکردێتەوە بۆ کە مردم ئاگاهی پێیاکەن بە نسبەتی بەدبەختانە ئەمە پەدیدەیەکە کە هەمڕاه لە مەسایلگەر اقتصادی مشکلگەر اقتصادی لەبوونی فەزایەکی باز و ئازاد بۆ کەسەکان تاکەکان ئەو مەسایلە ڕوو ئەدات و ئەمە جێگەی داخ و بازرگانیش گۆرەست بۆ کۆمەڵ. بەسپاسەوە بۆ میوانی ئەم جارەی بەرنامەی چاوارەکان. ئەمڕۆکە سەرەڕای هەموو پێشکەوتنێکی جیهانی لە بوارەکانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و مرۆڤی پرسی مافی بەرامبەری ژن و پیا و هەروەها ژن ئازاری باسی سەرەکی میدیاکانەوە توندوتیژی بە دژی ژنان پەتایەکی ماڵوێرانکە کە جیهانی سەرقاڵی خۆی کردووە. دەبێ بڵێن کە توندوتیژی بە دژی ژنان توندوتیژی بە دژی هەموو مرۆڤایەتی و بە تایبەتی نەوەکانی دواڕۆژەکە بە گیانێکی مرۆڤی و بە دوور لە هەڵاواردن پەروەردە ناکرێن و توندوتیژی لە ناخیاندا ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرهەم دێتەوە. توندوتیژی بە دژی ژنان مێژوویەکی دوورودرێژی هەیە هەر بۆیە وزە و توانایەکی زۆر بۆ بنبڕکردنی پێویستەوە دەبێت ژنان و پیاوانی ئازادی خواز لە هەر دەرفەتێک کە بۆیان دەرەخسێ بە دژی ئەم دیاردەیە کە سیمەی کۆمەلگاکانی دزێو کردەوە بوەستن و خەباتی بێوچانی بۆ وەرەبخەن. خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی یەکێکی دیکە لە بەرنامەکانی چاوارەکان تا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی دیکە کات و ساتێکی شادتان بۆ بە ئاوات دەخوازم.